البته دیارە بینین لەسەر قەڵای کەرکووک ئێستا ئاگری نەورۆز دەکرێتەوە ئەوەی کەوا پامنێرمان نالیش ئاماژەی پێدا دیارە بە ئامادەبوونی ئاسۆمامە سەرپەرشتیاری کەرکووک سەلاحەدین و ڕێبوار تەها پارێزگاری کەرکووک و کۆمەڵایەکی تر لە بەرپرسە سیاسیەکان و بە ئامادەبوونی حیزبە سیاسی جیاوازەکانی کەرکووک دیارە بەیەک ڕێزی و دەستە ناودەستیەک چوونەتە سەر قەڵای کەرکووک بۆی کەوا ئاگری نەورۆز بکەنەوە یادی ڕاپەڕینی کەرکووکیش بکەنەوە. بەدڵنیایەوە سەرەتا تۆزێک چۆڵ بوو دالیا بەڵام ئێستا ئەبینی کە قەرباڵغەیەکی زۆر باش بەخۆی ئەبینێ هاوڵاتیان هەموو لەوێ کۆبوونەتەوە ئاگری نەورۆز ئەکرێتەوە بێگومان جێگەی دڵخۆشیە کە بەم شێوازە ئەم ساڵیش یاد کرایەوە سەرڕای ئەوەی کەوا لە مانگی ڕەمەزانە این ڕەنگە هەندێک پیان وە ببێت کە ناکرێت بەڵام بە ئامادەبوونی کۆمەڵێک کەسایەتی سیاسی لەوانە ئاگری نەورۆزیش کرایەوە. دیارە ئەوەی کەوای بینین هاوڵاتیەکی زۆری کەرکووک بە گڕوتینەوە چونەتە سەر قەڵای کەرکووک بۆ بەشداریکردن لەم یادا نیشتیمانی و نەتەوەیە کوردیە هەڵبەتە ئێمە لە سەرەتاوە کساراش باسی کرد کەمێک چۆڵ بوو بەڵام هەمیشە ئومێد ئەکرێت و چاوەڕوانیەوە لە خەڵکی کەرکووک ئەکرێت لە هەر بۆنە و یادێکا کە پەیوەندی بە کوردەوە هەبێت ئەوان بە گڕوتینەوە بەشدار بن هەروەکو پامنێرمان نالیش لەگەڵ و هاوڵاتیە قسەی کردوتی ئەمساڵ بۆ کوردی کەرکووک جیاوازە بە حکومەوەیەکەوە خاوەنی پارێزگارێکی کوردن لەبەرەوە گڕوتینی لای کوردی کەرکووک لەوانەیە تا ڕادەیەکی زۆر لە شار و شارۆچکەکانی تری هەرێمی کوردستان سەرڕای مانگی ڕەمەزان و بە ڕۆژوبوونیشیان هاتوونەتە سەر قەڵاو ئەم یادا نەتەوەیە ئەکەنەوە.